سپاس بۆ هیوا فاوندیشن کە ئێمە ئەمڕۆ کردەوە بەکار و بەرهەمەکانی من پێشنگاکەی من لە ژێرناوی ژانە ژان بەمانای ئازار و نەهامەتیەکانی نەتەوەکەم کە لە دێر زەمانەوە ئەگەر ڕوو لە مێژوو بکەین ئەو نەهامەتیانی کە هات بەسرە وڵاتەیە هەل لە جینۆسایدکردنی کورد و ئەنفال کە بە مەفهومی جینۆساید کە نەناسێنرا هەتا ئێستا بەنێودەوڵەتیکردن نەکرا ئەم هەموو کەسانە لە ڕێی سیاسەتێکی شۆڤێنیەوانەیە کۆمەڵێک کەسایەتی دیار و بێتاوان و کۆمەڵێک شار و شارۆچکە و حتا نانەت گیاندار و زیندە بەشاڵ کران بەبێ تاوان بەبێ لەبەر ئەوەی بوونیان کورد بووە. لەڕێی ئەمەوە توانیم بیرۆکەی چۆنیەتی ناساندن دۆکمنتکردنی ئەنفال لەلایەن من وەکو هونەرمەندێکی سیرامێکی جیاواز لە وێنە و تابلۆکان کە زۆر جار ڕووی واقعی ئیشێک کارەکە واقعی نەهامەتێکە خەنەڕوو من لە ڕێی ئەو ڕووفاتانی کە گەڕایەوانەیە کە دەستنیشان کرا لە ساڵینەوە بە دوای نەوەتەکان لە ڕێگای یونسکۆمانەوە کە چۆن دۆزینەوەی ئەو پاشماوەی جستەییانەی کە قەبری جەماعەکان دۆزراوە من توانیم ئەو فکرەیە بدۆزمەوە و ئەوەی گرنگ بوو لە ناو دۆزینەوەکەی لە لای من ئەو کیسانە بوون کە ئەکرانە ناو یعنی پاشماوەی جستەی مرۆڤەکان ببوونە تەنها پاشماوەیەکی خۆڵی و ئێسقان من ئەوم توانی وەک بیرۆکەیەک بیگەڕم لە پێشنگاکەیە و دۆکۆمنتی بکەم تەنانەت ژمارە و ناسنامەکانی کە لە گرفانیان بوون لە ڕێی وزارەتی ئەنفالەوە دەستگیرم کردووە یعنی دۆکۆمنتی ڕسمیە ئەو ژمارانە لە خۆیەوە دروست نەکراوە لەسەر لەوحەکان.